لە بنکەی وەرگرتنی گەرمی ناحی سیروان ساڵی 2015 بەوەی هەڵاخوێندنەوەی قەپانەکەەوە هەڵەی گەورە لە نووسینی حساباتی تۆنی گەرمەکان کراوە. بە پێی زانیاریەکان 1600 تۆن گەنم زیادە حساب کراوە و چووەتە سەر پارەی جوتیارەکان. هەر بۆیە لە کاتی پێدانی قۆناغێکی دیکەی پارەی گەرمی جوتیاران نزیکە 1 ملیار دینار لە پارەی گەرمی جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجە بڕاوە. وڵا کێشەی جوتیارانی 2015 تەنها کێشەی قەپانەکەمان بوو. قەپانەی شاتی خۆی کە تەڵەبان کردبوو تاوان لە بەغاکەوە بێن معیاری قەپانەکە بکەن لە کاتی خۆیان پێش وەرگرتنی پرۆسی وەرگرتنی گەنم ئەوان کە هاتن لە تاخیر هاتن لە 27 هاتن معیاری قەپانەکەیان کرد ئەو کاتێش تاخیر بوو تەنها 3 ڕۆژی ماوە بۆ وەرگرتنی کەنم کۆتایی بێ فەرقێک دروست بوو لەوان لەو فەرقا مقدارێک هاتووە بەلای فەلاحەکانە مقداری زیاد قەپانەکە خوێنێت هاتووە بەلای فەلاحەکانە ئێستا ئەو مقدارە زیاد لە فەلاحەکان وەرەگرنەوە. بە پێی زانیاریەکان پێشتر بنکەکە حکوومەتی عێراق و وەزارەتی بازرگانیان ئاگادار کردوێتەوە کە کێشە لە قەپانەکەدا هەیە بۆ ئەوەی بێن و چارەسەری بکەن. بەڵام لە کۆتا 3 ڕۆژی وەرگرتنی گەنم لێژ نهاتووە و قەپانەکەش بە زیادەوە گەنمی جوتیارانی خوێندوێتەوە. ئەم غەشەی کە لەمە خیرەوە لە ئێمە کرا کۆمەڵی فەلاح بوو بڵێن لە ساڵی 2015 گەنمی تەسلیم کرد هەتا ئەم سەردەمەی کە ئەم ساڵ بە بڕیارێک نیوەی پارەی جوتیاران سەرف کرا لە عێراقۆ وەڵحاصڵ هیچ نەکرا هەوڵێکی زۆرماندا هەوڵی ئەم سەرۆسەرمان کرد من کاکە ئەم پارە بە چ وەسیلەیەکەوە بە چ حەقێک نیوەی لە سا پەنجای لە هەوڵیەوە بە فولی ئەم پارەی وەرگرتووە ئەوەی کە ماوەتەوە چەند کەسێک چەند فەلاحێکی کەم ماوەتەوە لە ئەخیرۆ هەسان سەپاندیان بەسەر ئەو خەڵکا لە ئەخیرۆ بڕیاریاندا کە ئەم پارەی گەنمی جوتیارانە ئەم 750 ملیۆن دیناریان خستە سەر ئێمە لە سا دەی پارەکە خۆی 6 ساڵە بەدامایی تا گەشتە دەسی ئەمە لەم سەرش بڕیاریاندا لە سا دەیان لێ بڕی بۆ ئەو کەسرەی کارن لە قەپانەکەەوە ئەوە کراوە. 606 جوتیار کە ساڵی 2015 گەنمیان تەسلیمی بنکەکە کردووە لە قۆناغی یەکەم تەواوی پارەکەیان وەرگرتووە. زیاتر لە 1000 جوتیاریش پاریان بڕاوە و حەقی ئەوانەی پێشویان لێکردوونەتەوە و پاریان لێ بڕیون. زانیاریەکانی پەیام گەشتون بەوەش کارمەندەکانی ئەو کاتی بنکەکەش سزا دراون. هەرچەندە تا ئێستا سایلۆی نییە بەڵام لە ڕێگەی پەنکەرەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە ساڵانە حکوومەتی عێراق گەنمی جوتیارانی سنوورەکە وەردەگرێت بۆ ئەم ساڵیش بڕیارە 17,000 تۆن گەنم وەربگیرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.